لە ساڵی 1930ەوە پەینی کیمیایی یارمەتی جوتیارانی داوە بۆ زیادکردنی بەرهەمی دانەوێڵە. لە ئەم ڕۆژدا بۆ هەمان مەبەست بەکاردەهێنرێت. پەینی کیمیایی یان کانزایی کانزاگەلێکن کە ڕێژەیەکی دیاریکراو لە توخمە خۆراکیە ناسراوەکانیان تێدایە. بۆ خاک یان بەشە سەوزەکەی ڕووەک بەکاردەهێنرێت بە مەبەستی دابینکردنی توخمە خۆراکیەکان و زیادکردنی بەرهەم. ساڵانە لە جیهاندا زیاتر لە 110 ملیۆن تۆن نایترۆجین بە شێوەی پەینی کیمیایی جیاواز بەکاردەهێنرێت. پەینی کیمیایی پێکاتەیەکی مشتەقاتی نەوتن زۆر جار یان لە کانە بەردەکان دەرەهێنرێن وەکو فسفۆر. پێکاتەکان کە لە مشتەقاتی نەوت دەرەهێنرێن کۆمەڵی توخمی سەرکین کە ڕۆک پێویستێتی بۆ گەشەکردن. ئەویش زۆر جار کۆمەڵە شێوەمان هەیە لەم پێکاتانە. ینی شێوەمان هەیە بە شێوەی شلە، هەمانە بە شێوەی پاودەرە، هەمانە بە شێوەی گرانولەرە. ینی پێکاتەکان ئەوانە ئەو توخمە سەرکیانە کە ڕۆک بەکاریانێنێ لە کاتی گەشەکردنە. ئەمانەش هەر بەتەنها خۆیان نین مشتەقاتی تریشیانە پێکاتی مادی کیمیایی تریشیان لەگەڵایە. پەینی کیمیایی بە چەندین قەبارە و ڕەنگی جیاواز بوونی هەیە. شێوەکانیشی وەک شل و هاڕاو، ساچمە یان دەنکۆڵە کە زیاتر لە 16 جۆرن. سەرەکی ترینیان ئەمانن: یۆریا ناسراو بە کوتی شەکری، نیتراتی ئەمۆنیۆم، فۆسفاتی ئەمۆنیۆم، یۆریا بە ڕووپۆشی گۆگرد، سلوفاتی ئەمۆنیۆم. پێکاتەشیان بریتیە لە فۆسفۆر، نایترۆجین، پۆتاسیۆم، یۆریا، کبریتاتی، ئەمۆنیۆم، گۆگرداتی ئەمۆنیۆم، نیتراتی ئەمۆنیۆم، گیراوەی نایترۆجینی، کالیسیۆم، گۆگرد، مەگنیسیۆم، ئاسن، سۆپەرفۆسفات. پەینی متەوازن بە چەندین ناو و جۆری تر. بە شێوەیەکی گشتی کوالێتی و پێکاتەی جۆری پەینە کیمیایەکان دەگۆڕێت. ئەمەش بە پێی خواست و خستنە ڕوو. توخمە خۆراکیەکان بۆ ڕووەک کۆمەڵە توخمی خۆراکیمان هەیە، هەنیشیان لە ڕێی هەوا و ئاوە دەستیانەکە وەکو هایدرۆجین و ئۆکسیژین و کاربۆن. ئەمانیان لە ڕێی ئاوە. کۆمەڵێکی ترمان هەیە ئەبێ یا لە ڕێی خاکەوە دەستیانەکەوێت یا لە ڕێی گەڵاوە دەستیانەکەوێت. ئەوانیش کە سەرەکی ترینیان نایترۆجین و فسفۆر و پۆتاسیۆمن کە بە NPK ناسراون کە پیانەوترێ زۆر جار بە زمانە عامەکەی فەلاح پێوترێ کوتی بەر یا کوتە بۆرەکەی پێڵێن. ئەم سیانە بە یەکەوە و کوتە سپیەکەشمانەیە کە نایترۆجینە بە خاڵسی کە فەلاح شەکرەکەی پێڵێ. ئەمە نایترۆجینە کە NPKە. دوای ئەوە کالیسیۆممان هەیە، مەگنیسیۆممان هەیە، ئاسنمان هەیە، فسفۆر ئەوتمان لەگەڵ ئەوانە هەمانە. ینی 16 توخمی سەرکین کە ئێمە لە ڕێی مادە کیمیایەکانەوە پیانە دەین بە ڕۆکی ئەدەین. پەینە کیمیایەکان هەمانە شلە سائیلە، هەمانە پاودەرە وتم هاڕاوەیە و هەمانە بە شێوەی ساچمەیە گرانولەری پێڵێن. بەم سێشێوە هەمانە کە هەر سێک لەم سێشێوە ئەتوانین لە ڕێی خاکەوە پیان بدەین بیدەین بە ڕووەکە. هەشمانە ئەتوانین لە ڕێی شلکردنەوە لە ئاو لە ڕێی ڕشاندنەوە بدرێ لە گەڵاکانی وەری بگرێت. هەندێک لە پەینە کیمیایەکان لە پێش چاندن یان لە کاتی چاندن یان لە دوای چاندن بەکاردەهێنرێن و چەندین ڕێگەش هەیە بۆ بەکارهێنانی لەوانە: لەسەر ڕووی خاک، تێکەڵ، پرژێنەر، ڕێگای لاتەنیشت، ڕێگای بازنەیی. هەر ڕێگایەکیش لایەنی زیان و سوودی هەیە. ڕووەک پەینە کیمیایەکان وەرئەگرێت بەکارهێنێت فەلاح بەکارهێنن بۆ ئەوەی ڕۆکیان گەشە بکات، بۆی ئینتاجی باشی هەبێت. ئێمە زانین ئەو پێکاتە سەرکیانەی کە لە لەشی ڕووەکە هەیە، لەشی بەروبوومەکە هەیە، ئەو توخمە سەرکیان کەوت ئەو شانزەن کە ڕووەک پیان ئەدرێ لە ڕێی خۆراکەوە پیان ئەدرێ. زۆر جار فەلاحەکە بێ ئەوەی نەخۆش بێت ڕووەکە دەرکەویانی نەقسی خۆراکی بێت هەفتانە ئەم خۆراکەی پێ ئەدات. هەنە جار لە کاتی دەرکەوتنی
کەمی ینی بڵێن سەمادەکە پێ ئەدەیت ینی هەر کاتێک دەرکەوت کە ئەم چ نەقسێکی ئەوەی پێدەی بەڵام جاری وەشەیە فەلاحکە هەر کردێتی بە هەفتانە خۆراکەی پێدات. بەکارهێنانی پەینی کیمیایی چەندین کاریگەری زیانبەخشی بۆ ژینگە و بەرهەمە کشتتوکاڵەکان هەیە و دەبێتە هۆی ترشکردنی خاک، کەمبوونەوەی کانزایی خاک، سووتانی کیمیایی بەرووبوومەکان، لە ناوبردننی زیندەوەران بە تایبەت زیندەوەرە وردەکانی ناوخاک، پیسکردنی سەرچاوە ئاویەکان، زیادبوونی پیسبوونی هەوا. پەینی کیمیاوی زیانی هەیە بۆ ژینگە، زیانی هەیە بۆ مرۆڤ، چونکە ئێمە ناڵێن هەموو جارە پەینی کیمیایی زیانی هەیە. کاتێک کە پەینی کیمیایی زیانەیە کە لە حەدی خۆی زیاتر بدرێ بەو ڕووەکە، یعنی خۆی سیجابەی چەندێکی ئێمە لەوە زیاتری پێ بدەین، چونکە زیادەکەی هەنێ جار لە هەنێ ڕووەکە لە هەنێ بەشی ڕووەکە کۆ ئەبێتەوە. کۆبوونەوەی هەنێ لەو توخمانەش ئێمە ئەزانین فسفۆر خۆی هەر بۆ خۆی مەوادی مسەرتەنە، جۆرێ لە نایترۆژین بۆ خۆی مسەرتەنن، ینی سەرەتان هاوەرن. ئەمانە کۆبوونەوەیان لە ڕووەکە لە حەدی خۆی زیاتر ئێمە لە کاتی خواردن ناچێتە لەشی ئێمەش لە لەشی مرۆڤ هەمان کێشە دروستەکات. پەینی کیمیایی زیانی سەرەکی هەیە لە خاکە، چونکە ئێمە تەندروستی خاک یعنی تەندروستی ڕووەک یعنی تەندروستی مرۆڤ، تەندروستی هەرکە ئێمە نەمانتوانی خاک تەندروست بێت هیچ ڕەگەزەکانی تر تەندروست نابن. خاک ئێمە ئەم پەینە بەکارێن، ئەم پەینە کیمیایە، چونکە ئێمە کە نایترۆژین بەکارێنن ئێنمان بەڕووتی نییە. نایترۆژینمان هەیە لەگەڵ مشتەقاتی ترە، لەگەڵ قڕقشما هەمانە، لەگەڵ کلۆرا هەمانە، لەگەڵ توخمەکانی ترا هەمانە. کۆبوونەوەی ئەم توخمانە مانەوەی ئەم توخمانە چونکە مەوادی نەوتین زۆر بە ئاسان لە ئەرزا شینابنەوە، لە ئەرزە ئەمێننەوە، کەڵەکە ئەبن لە ئەرزا. هەنێکیان شی ئەبێتەوە بڵێن نایترۆژینەکە خۆی بە خێرایی شیە بێتەوە، بەڵام ئەوانەی کە لێگەڵیان پێکاتە نەوتەکانی تر لە ئەرزە ئەمێنێتەوە کەڵەکە ئەبن و ئەتوان زەرر لە زیندەیەکانی ناو خاک بن، لە بەکتریا بدەن، لە کەڕوەکان بدەن کە ئەمانە خۆی دەوریکیان هەیە لە شیکردنەوەی ئەو ماوادە نەوتیانە لە ئەرزە و سادەکردنەوەی بە شێوەیە کە زەرر لە مرۆڤایەتی نەدایە لە ئەرزا کۆنەبێتەوە. بەڵام ئێمە کە ئەو بەش ڕێژێکی زۆر بەکارمانێنە ماوادی خوێن لەگەڵایە لە ئەرزەکە خوێ کەڵەکە ئەبێت ماوادە زیان بەخشەکانیان کەڵەکە ئەبن وەکو وتمان وەکو کلۆر و وەکو ئەو ماوادە زیان بەخشانەی کە لە ئەرزا ئەبێتە هۆی پیسبوونی خاک. یەکێک لە ڕەگەزە سەرەکیەکانی ژینگە خاکە. خاک سەرچاوەی کشت و کاڵە کە بەشێکی سەرەکی خۆراکە. پیسبوونی خاک پیسبوونی بەرهەمی کشت و کاڵیە کە خۆراکی مرۆڤە. بەکارهێنانی پەینی کیمیایی و کشت و کاڵکردنی نادروست بووە بەهۆی شێواندن و نەمانی چەندین مادەی گرنگ لە خاکدا. بەکارهێنانی بەردەوام و زیاتری پەینی کیمیایی دەبێتە هۆی ترشکردنی خاک بەهۆی کەمبوونەوەی مادەی ئەندامی لە خاکدا. نایترۆژین کە بڕێکی زۆر و بە درێژایی کات بۆ کێڵگە کشت و کاڵەکان بەکاردەهێنرێت. زیان بە تۆپسۆیل چینی سەرەوەی خاک دەگەیەنێت کە بە پیتترین چینی خاکە. هەروەها دەبێتە هۆی کەمبوونەوەی کانزا و مادە خۆراکیە گرنگەکان لە خاکدا کە لە ئەنجامدا ئەو خۆراکەی لەم خاکانەدا بەرهەم دەهێنرێت. ڤیتامین و ناوەڕۆکی کانزایی کەمتری هەیە بە پێی ئەو داتایی کە لەلایەن بەشی کشت و کاڵی تاقیگەی داتایی خۆراکی ئەمریکاوە بڵاو کراوەتەوە. ئەو خۆراکانەی کە لە خاکدا گەشەیان پێکراوە بە پیتی کیمیایی تیا دۆزراونەتەوە کە مەگنیسیۆم و پۆتاسیۆم و کالیسۆمی کەمتریان هەیە. نایترۆژین یەکێکە لە گرنگترین توخمە خۆراکیەکان و کلیلی سەرەکیە بۆ گەیشتن بە بەرهەمێکی کشت و کاڵی. زۆربەی پەینە کیمیایەکان لە نایترۆژین پێک دێت کە بەکارهێنانی زیادە لە پەینی کیمیایی بۆ ڕووەکەکان دەبێتە هۆی سووتانی کیمیایی و بەهۆیەوە گەڵاکان زەرد یان قاوەیی دەبن و زیان بە ڕووەکەکە و
کەمکردنەوەی بەرهەمی دانەوێڵات دەگەیەنێت. ئەم حاڵەتەش بە سووتێنەری گەڵای کیمیایی ناسراوە و زۆر جار بەم هۆیەوە ڕۆکەکە بە تەواوی لەناو دەچێت. ئەم پەینە کیمیاییە زەرریشی لە ئاو ئەدا، چونکە بۆ هەم ئاوی ژێرزەوی هەم ئاوی سەرزەوی بە نیترات و نیتریت. نیترات و نیتری دوو مشتەقاتی نایترۆجین کە لە کاتی ئاودێرانێکی زۆرایە، لە کاتی بارانبارینێکی زۆرە ئەشوێرێنەوە تێکەڵی ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی ئەبن. لە ئاوی سەرزەویە عملیەک هەیە لە ئاوی سەرزەویە بەتایبەتی لە گۆماوەکانە یا لە ئاوە ڕۆشتوەکانە کە لە هاوینە زۆر جار ئەم دیاردە ڕوو ئەدات ئیۆترۆفیکەیشنی پێ ئەڵێن. ئەم حاڵەتە بەهۆی کۆبوونەوە ئەو ماوەدە خۆراکیانەوە کە لە ئاوەکانە کۆبنەوە ژمارەیەکی زۆر لە قەوزەکان گەشە ئەکەن کە قەوزەکان گەشەیان کرد یا لە ڕۆکان گەشەکەن. دوای مردنی ئەمانە بەکتریا دەسەکە بە شیکردنەوەی ئەم قەوزە لە ئاوەکە کە شی کردەوە چی بەکارهێنێ؟ ئۆکسیژین بەکارهێنێ و ئەکات ئاوەکان ڕێژەیەکی زۆر ئۆکسیژینیان دابەزێ کە ئاویش ڕێژەیەکی زۆر ئۆکسیژینی دابەزی ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی مردنیەکی خێرای ماسیەکان لە ئاوە یا ئەو مێروانەی کە لە ئاوا ئاژین یا ئەو گیانەی کە لە ئاواژین. جاری وای ئێمە دیومانە لە ئاوی دیجلە فڕاد ئەم سیروانی خۆمان یا دووکان لە هاوینە کە ئاوەکە دائەبەزێ ڕێژەیەکی زۆر ماسی وەکو بڵێ بە یەک ڕۆژ هەمویان ئەمرن. ئەم حاڵەتەیە کە بەهۆی ئەو مەوادە کیمیانەوە کە کۆ بێتەوە وا ئەکات چالاکی قەوزەکان و ڕۆکان زۆر بن. دوای مردنیان بەکتریاکان شیانەکاتەوە ئەو حاڵەتە و کەمی ئۆکسیژین لە ئاوەکە دروستە بێت و ئەبێتەوەی کوشتنیان. پیسبوونی چەم و ڕووبار و سەرچاوە ئاویەکانی سەرزەوی و ژێرزەوی یەکێکی ترە لەو پیسبوونانەی بەهۆی بەکارهێنانی پەینی کیمیاییەوە دروست دەبێت و کاریگەری خراپ بەجێدەهێڵە بەهۆی نزیکی بەشێک لە کێڵگا کشت و کاڵەکان لە سەرچاوە ئاویەکان یان بارینی باران و شۆردنەوە و ڕاماڵینی کانزاکان بۆ ناو سەرچاوە ئاویەکان. ئەم پیسبوونە ڕوودەدا و دەبێتە هۆی پیسبوونی سەرچاوەی ئاوی خواردنەوەی دانیشتوان. هەروەها زۆربوونی خۆراک لە ئاودا ئەمەش ڕێژەی ئۆکسیژین کەم دەکاتەوە و بەهۆی نەمانی ئۆکسیژینیشەوە زیندەوەرانی ناو ئاوەکە لە ناو دەچن. لە هەواشە ئەمان توانن کاریگەری ڕاستەخۆ لە هەوا پیسکەن، چونکە نایترۆجینەکان ماوەدە نایترۆجینەکان یا هەرێکێک لەو پەینە کیمیانە کە بەکارێنین ڕێژەیەکی زۆر لەمە زۆر بە خێرایی ئۆکسیژین ئەگرێت بە خۆی و ئەچێتە هەواوە و ئەتوانێت تەوازنی هەوا تێکدات و ئەتوانێت لە کاتی گەنینی مەوادەکانە لە ئەرزا غازی میسان دروستکەن. غازی میسانیش سەرەکی ترین و ترسناکترینی یەکێک لەو غازانەی کە ئێمە هۆکاری گەرمبوونی زەویە لەگەڵ دووەم ئۆکسیدی کاربۆنا کە ئەتوانن زەوی بەرەو گەرمبوون بەرن ئەوە بکەن کە پێڵێن خانووی پلاستیکی یا پێڵێن بیوتی زوجاجیە کە لە بەعەرەبیەکە وای پێڵێن بۆ گەرمبوونی زەوی بەکارێنن. ئەمانەی کە باسمان کرد هەم ئەتوانن خاک پیسکەن، هەم ئەتوانن ئاو پیسکەن، بە ئاوی سەرزەوی جێرزەوی هەمەتوان هەوا پیسکەن، لەگەڵ هەمووشیانە ماوادە خۆراکیەکان پیسەکەن کە مرۆڤایەتی پێویستی بەمە لە کاتی خواردنیا، چونکە ئێمە جاری وهەیە کاهوویەک لە تەکەین ئەو بنەی کاهوو ئەگەر ڕێژەی نایترۆژین پێدانی زیاتر بێت کەسەکان کە ئەی خۆن تووشی سەرەتانە بن یا فسفۆری زیاتر بێت کەسەکان تووشی نەخۆشی جۆرێ لە سەرەتانە بن کە لە مرۆڤایەتەتی. یەکێکی تر لە کاریگەریەکانی پیسبوونی هەوایە، چونکە نایترۆجینی زیادە بەکاردێت لە پیتاندنی دانەوێڵە ڕووەکەکانیش بە ئاسانی ناتوانن هەڵیمژن. ئەمەش بەشداری دەکات لە دەرچوونی گازە گوڵخانەیەکانی وەک دایئۆکسیدی کاربۆن و ئۆکسیدی نیترۆس بۆ ناو کەش و هەوا، بەشێک لە جوتیاران و خاوەن زەویە کشت و کاڵەکان کە پەینی کیمیایی بەکاردەهێنن. قوت و پاکەت یان کەرەستەکانی تری پەینەکە لە ناو کێڵگەکە یاخود لە نزیک ئاو و چەمەکان یان سەر ڕێگاکان فڕێدەدەن و نایخەنە شوێنی پارێزراو. ئەمەش دەبێتە هۆی پیسبوونی ژینگە و دروستکردنی کاریگەری خراپ لەسەر زیندەوەران و تەندروستی مرۆڤ. من حامد ئیسماعیل لە ڕووبەری 20 دۆنم لە 45 بەیتی پلاسیکی و لە کێڵگەی کوردستان و حدودی 120 دۆنم ئەو زەویانەی کە چواردەوری خۆم لەگەڵ ئەو جوتیارە خۆشەویستانەی دەرودراوسێم ساڵانە ئیش لەسەر
بەروبوومی کشتتوکاڵی دەکەین زیاتر لە 80 بۆ 90 جۆر بەروبوومی کشتتوکاڵیمان هەیە هەفتە بازارێکمان هەیە لەو هەفتە بازارە ئەو بەروبوومانەی خۆمان ئەتوانین بڵین لە سابیز بۆ لە ساسی ئەو بەروبوومانەی خۆمان لە هەفتە بازارەکە ساغەکەینەوە و باقەکەیشی بۆ ئەو شوێنانەی کە ئەمانەوێت وەک براندێ بۆ کێڵگەکە و بۆ ئەوانە بتوانین بۆ ساڵانی داهاتوو ئیشی لەسەر بکەین من وەکو جوتیارێک وەکو هاوڵاتیەک لەبەرەوەی ئەو بەروبوومەی کە خۆم هەمە لە کێڵگەکە بێ ماڵ و مناڵی خۆمیش لێ بخوا بەڕاستی هەموو ئەوە کەوێتە سەر زەمیری ئەو جوتیارەی کە ئەو ئیشە ئەکا و ئێمە هەر بەروبوومێک کە لە کێڵگەی خۆمان بەرهەممانێ ناوە یاومانە ماڵ و مڵی خۆمان و ئەمانەوێت بۆ ئەم ساڵ لە سا 6 بۆ لە سا هەفتای بەروبوومەکانمان بکەین بە ئۆرگانی بەڕاستی من لە داوا لە جوتیارانی خۆشەویست دەکەم لەم منبەری جەنابتانەوە چەندێک بتوانن بە دوور بن لە پەینی کیمیاوی بۆ ئەوەی بۆ دوو هۆکاری سەرەکی یەکەم بۆ ئەو بەرزبوونەی نرخی سەمادەی کە لە بازارەکان بەرز بۆتەوە ئەمە سەبەبێکەوە بۆ ئەوەی بتوان بژێویەکی خۆیان لەگەڵ سەمادە ئۆرگانەکانە بکەن و بتوانن حتا ئەگەر بەرهەمێکی کەمتریان هەبێت ئەو فەرقی ئینتاجیان لەوا بۆ دەرکەوێت. هەر کەسێک کە بەروبوومی ئەمەی بردوۆتە بازار بەڕاستی لە تاما لە بۆنە سەمادی کیمیاوی وا لەو بەروبوومەکە تام و بۆن و ڕەنگی تێگەیات بەڵێ ئینتاجێکی زیاتر تیاتێ بەڵام لەگەڵ ئەوەشە بۆن و تامی ئەو بەرهەمە تێگەیە و چۆن بتوانین کەمترین سەمادی کیمیاوی بەکاربێین زیاترین ئیسپادە لە ڕووی تەندروستی و بتوانین لە ڕووی تەندروستی بۆ مرۆڤەکان و بتوانین ئەو خەسەخانانەی کە هەیە لە هەرێمی کوردستان ئیسا تەنگی خواردووە لە خەسەخانەی هیوا و لە خەسەخانەی نانەکەلی کە ئیسا هەچی دۆستان و خۆشەویستانی ئەم میلەتەیە لەو خەسەخانانە گیریان خواردووە ئێمە بتوانین وەکو جانبێکی ئینسانی مرۆڤایەتی خۆمان کە بتوانین هەموو جوتیارێک لە ئاسی خۆی بتوانێت ئەو کەرێنە پڕکەینەوە بتوانین ئەگەر قازانجێکی کەمتریش بکەین بتوانین ئەو ئازارەی کە لەسەر میلەتەکەی کەمی بکەینەوە بەڕاستی. بەکارهێنانی پەینی کیمیایی لەلایەن جوتیارانەوە بۆچی بەکارێنن چونکە پەینی کیمیایی پەینیەکە کە زۆر بە خێرایی ڕوەک سوودی لێ وەرەگرێ و ئیسیجابەی زۆر بە خێرایی بەرامبەری وەکو پەینە ئۆرگانەکە نییە کە هێواش بێ لە بەکارهێنانیە ئێمە ساڵانێکی زۆرە بە بەردەوامی زەوی بەکارهێنن بە بەردەوامی ئەم زەویە بەس ئەیکەین بەگەنم بە حکمیەوەی کە حکوومەتی عێراق گەنم وەرەگری ئێمەش ئەم زەوێ بەس بەگەن مەکەین بەڵام باوکو باپیری ئێمە کە کاتی زەویان بەکارێن ساڵێک بەگەنمیانە کرد ساڵێک بەنۆشیانە کرد ساڵێک بە پاقلەیانە کرد ساڵێک وەردیانە بڕیونیانە کرد بە هیچوایانە کرد زەوی بە بەردەوام بەهێز بێ بەڵام ئێمە لەوە درێژی 15 ساڵە بە بەردەوامی زەویەکانمان بەگەن مەکەین ئەم زەوێ لاوا زەوێ زەعیفە بێ بۆ قەرەبووکردنەوەی ئەو هینە پێویستمانە پەینی کیمیایی پێ بدەین بۆ ئەوەی بتوانێت ئەو ڕۆکە پێ بگەینەوە ئینتاجێکی باشی هەبێت ئێمە بەردەوام یا فەلاحەکان لە بیتە پلاسیکیان تۆ لە بیتێکی پلاسیکی بچووکە ئەتەوێ 12 تەن خەیارت پێ بدا ئەگەر پەینی کیمیایی نەبێ هەرگیز لەم خاکەی خۆمانە ناتوانێت ئەومان دەستکەوێت بەکارهێنانی پەینی کیمیایی زۆرجار لەلایەن جوتیارەوە یا لەلایەن سەرمایەدارانەوە لەلایەن هەر کەسێک کە بەکارهێنرێت بۆ ئەوە گەڕێتەوە کە ئێمە ژمارەی دانیشتوانی گۆی زەوی بەردەوام لە زیادبوونایە و ژمارەی مەساحەتی ئەو زەویانە کە ئەکرێ بە زراعە بەردەوام لە کەمبوونەوە ئتر بە شوێنی خانووە بە شوێنی جادەیە بە شوێنی و ئەکە ئێمە لەم ئەرزە داوایکی زیاترمان هەوەیە وەک لەو توانای کە خۆی هەیەی بۆ بەدەستخستنی ئەو توانە زۆرە کە مەجبورین پەینی کیمیایی پێ بدەین پەینێکی کیمیایی پێ بدەین بۆی ئەو ئینتاجەمان بداتێت کە خۆمان ئەمانەوە یا ئەو لەجێ ئەو تموحە بێت کە مرۆڤایەتی ئەوێت بۆی مرۆڤایەتی برسی نەبن و ئەو خۆراکیان لە بەردەسا بێت بەردەوام ئەو پەین بەکارهێنێت بۆ کارەکەی خۆی.
دەتوانرێت لە جیاتی پەینی کیمیایی سوود لە پەینی ئۆرگانی ببینرێت کە سەرچاوەی زۆربەی تخمە خۆراکیەکانی فۆسفۆر، کالیسیۆم، پۆتاسیۆمە، بە تایبەت نایترۆجین و ئاڵوگۆڕی قەبارەی ئایۆنی لە خاکی قوڕدا زیاد دەکاو خەسڵەتی فیزیایی خاک باش دەکات وەک هەوا گۆڕکێ و ڕۆیشتنی ئاو. هەروەها بوونەوەری زیندوی تێدایە کە بۆ خاک و ڕووەک گرنگ و بەسوودە و یارمەتی دابەزینی pH دەدات لە خاکدا و هەڵمژینی توخمەکان لەلایەن ڕەگی ڕووەکەکانەوە باش دەکا. پەینی ئۆرگانی بە پێی سەرچاوەکانیان دەکرێن بە چەند بەشێکەوە لەوانە: پەینی سەوز پاشماوەی ڕووەک دەگرێتەوە یان تەواوی ڕووەک دەگرێتەوە کە بۆ مەبەستی پەین چاندراون. پەینی ئاژەڵی پاشەڕۆی ئاژەڵ و باڵندە دەگرێتەوە. ئاوی ئاوەڕۆ و قەسابخانەکان سەرچاوەیەکی باشی توخمە خۆراک و مادە ئۆرگانیەکانە. پاشەڕۆی مرۆڤ کە سەرچاوەیەکی لە بنەهاتووی مادە ئۆرگانیەکانە، چونکە مرۆڤ هەمە جۆر خۆراک دەخوات بەڵام نابێ ڕاستەوخۆ تێکەڵ بە خاک بکرێت. ڕاستیدا ئێمە وەکو کێڵگە وەکو ئەو ئەندازیارە خۆشەویستانەی کە لە کێڵگە ئیش دەکەن و کار دەکەن و لەگەڵ ئەو پرانسیفانەی کە ئەو حساباتانەی کە هەمانە وەکو کێڵگە چەندەها زەرمان کردووە لە دەستی سەمادی کیمیاوی لە کێڵگەکەمان و دڵنیام ئەو جوتیارانیش کە لە ئەم سنوورەدانیا لە هەرێمی کوردستاندان ئەو کێشانەی کە ئێمە هەیەە لە ئێمە هەمانە ئەوانی ژەر هەیەە لە کێڵگەکانی خۆیاندا ئەویش ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی. هۆکاری یەکەمیان ئەوەیە بەڕاستی سەمادەکان بەعام پەینە کیمیاویەکان احتیکار کراوە و لە هەموو شارەکانە بە سعرێکی گونجاو نییە و ساڵانە سعرەکانی ئەگۆڕێت و بەرەو بەرزبوونەوە ئەڕوا. ئەوە وای کرد بەڕاستی ئێمە بیر لەوە بکەینەوە هەم بیر لەوە بکەینەوە کە چۆن بتوانین بەرهەمێکی جوانتر پێشکەش بە خەڵکەکەی خۆمان بکەین و بتوانین شتێکی ئۆرگانی بخینە بازارەکانی کوردستانەوە و بتوانین براندێکی خۆمان وەکو کێڵگە بۆ خۆمان دروستکەین. ئەو بەروبوومەی کەمترین ئەگەر بەرهەمێکی کەمترمان هەبێ بەڵام بەرهەمێکی ئۆرگانی تەواومان هەبێ وەکو چۆن لە ئەوروپا ئەو بەرهەمانەی کە هەیە دوو قسمدانراوە. دائیمەن بەرهەمی ئۆرگانی گرانترە لە بەرهەمەکەی کە لەگەڵ ئەوە شاهۆکارێکە بۆ ئەوەی ئەو جوتیارە هەم مستەفید بێ و هەم بەرهەمی ناوخۆی ئەو وڵاتە یان ئەو شوێنە بەرز کاتە و زیاتر جوتیارەکە مستەفید بێت. ئێمە وەکو خۆمان دوای ئەو توێژینەوانەی کردمان لەسەر ئەو بەرومانەی کە لە کێڵگە هەمانە گەشتینە قەناعەتێکی کامل کە براندێ بۆ کێڵگە دروستکەین و بتوانین لەگەڵ چەند کۆمپانیایەکە کە لە هەرێمی کوردستانە یان چەند سوپەرمارکێتێک و مۆڵێکە ئەوانەی کە دیارن لە هەرێمی کوردستانە بتوانین بەروبوومێکی ئۆرگانی ناڵم لە 100% بەس بتوانین بۆ ئەم ساڵ بتوانین لە 150 لە 160مان بتوانین ئۆرگانی بین و بۆ ساڵانی داهاتوو بتوانین وای لێ بکەین بەروبوومەکەمان بەر ئۆرگانی تەواو بڕات. بە خۆشحاڵیەوە ئێمە هەنگاوی زۆر گەورەمان ناوەکو کێڵگە و کوالیتی کۆنترۆل لە علوی سلێمانی هاتوون فەحسی بەروبوومەکانیان کردووەم و بردویانەتە تاقیگە. سپاس بۆخوا شادی ئەویان ناوینەتێک کە ئەم بەروبوومانەی ئێمە ئۆرگانیە وەکو مەرحەلەی یەکەممان لە شلیک و لە خەیار و لە کوولەکەەوە دەستمان پێ کردووە و بەتەماین بۆ ئایندەیەکی نزیک لە بەرهەمەکانی کەمان ئەو بەروبوومە ئۆرگانیە بە تەواوەتی ڕنگ باتەوە بەڕاست. ئەگەر مانەوێت تەندروستی تاک و تەندروستی خاک لە بەرچاو بگرین ئەبێت زراعی ئۆرگانی بکەین. زراعی ئۆرگانیش بەدەرە لە سەمادی کیمیایی، بەدەرە لە پەینی کیمیایی، بەدەرە لە دەرمانی کیمیایی، بەدەرە لە تۆیەک دەستکاری جیناتی کرابێت، بەدەرە لەوەی کە ئاوی زێراوی شارەکان بەکاربێنی. یعنی کەواتە زراعی عضوی جێگیرەوەی زراعە و زراعەیە کە ئیستا بە کیمیایی ئەکرێت، مەوادی کیمیایی ئەکرێت. ئەکرێت ئێمە ئەوە بکەین بەجێگیر.
ئەگەر نەمانتوانی ئەوە بکەین و هەر خواستمان لەسەر ئەوە بوو ئێمە تەنانەت دەتوانین بۆ ماڵ و مناڵی خۆمان ئەو زەراعە بکەین کە ئەوەی تیا بەکارنێن یان پێینی تیا بەکارنێن پێینی ئۆرگانی نەبێت یا ئەگەر کیمیایمان بەکارێنە بە حەدێک بەکاری بێنین ئەوەی کە ڕۆک ئەوێ ینی فحسی عەرزەکە بکرێت فحسی عەرزەکە بکرێت زەوی چەندێکی پێویستە ڕۆک چەندێکی پێویستە ئەوەی بۆ دابینکەین لەوە زیاتر پێ نەدەین لەوە زیاتر ینی ئێمە گەر دوای ئەوەی فحسی عەرزەکەمان کرد بۆمان دەرەکەوێت ئەم ئەرزەی ئێمە ئەگەر بکرێ بەگەنم چەندێ پەیینی ئەوێ ئەوەی پێ بدەین ئەگەر چاریش نەبوو کە ئێمە بۆ تیجارەت زۆر جار وا کات کە ئینسان چاوچنۆک بێت واکە کە ئینتاجی زیاتری بێت ئەوە ئەکرێت نیو بە نیو چەندە پەیینی کیمیایی بەکارێ ئەوەنە پەیینی ئۆرگانی لەگەڵا بەکاربێنیت بۆی کێشەکە کەمتر کاتەوە شۆردنەوە غەسلەکە کەمتر کاتەوە ڕۆک کەمتر بتوانێت ئەو پەیینە کیمیایی وەرگێت یا زەرێری پێ بگەێنێت چارەسەر بۆ چارەسەر بۆ پەیینی کیمیایی ئێمە ئەبێت ئەو مەزدەری ئەو شوێنە بزانین کە پەیینەکەی لێبەرەگریت جاری وای ئێمە لە شوێنێک پەیینێکمان بۆیە لێ نووسراوە نایترۆژین ڕێژەی ئەوە ئێمە حساباتی خۆمان لەسەر ئەو ڕێژە دروستەکەین کەچی دوایەوە نەک ئەوە 1001 ماوادی تری تێکەڵە ئێمە بێەوەی بە خۆمان بزانین ئاو و خاک و بەروبوومی خۆشمان پیس کردو هیچ کاریگەریکی لەسەر ڕۆکە نەبوو بۆ چاکبوون ئەمە ئەکرێتە موجارم ئەو مەزدەری ئەو شوێنەی کە سەمادەکەی لێ هاوردەکرێت بزانین و سیقەی شوێنەکە بزانین کە چەندێ باوەڕ پێکراوە. بەرهەمهێنان و بەکارهێنانی پەیینی کیمیایی بە هەموو جۆرەکانیەوە کاریگەری خراپ لەسەر ژینگە و بەرهەمە کشتتوکاڵەکان دروست دەکات لە پێناو پاراستنی ژینگە و زیندەوەران و تەندروستی مرۆڤ پێویستە جوتیاران ڕووبکەنە کشتتوکاڵی ئۆرگانی یان ئەندامی کە جۆرە ڕژێمێکی کشتتوکاڵیە و لەسەر بنچینەی ناسینی ژیانی ناوخاک وەستاوە لەبری سوودوەرگرتن لە پەیینی کیمیایی بە هاوکاری سوڕی توخمە خۆراکیەکان لە ناو خاکدا کارە کشتتوکاڵەکانی ئەنجام دەدات. ئامانجی سەرەکی کشتتوکاڵی ئۆرگانی چاککردنی بەرهەم و پاراستنی جۆری ژینگەی ژیان و خۆشگوزەرانی کۆمەلگایە بۆ ئەمەش پێویستە حکومەتی باشووری کوردستان بە تایبەت وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کار بکەن بۆ کەمکردنەوە و نەهێشتنی بەکارهێنانی پەیینی کیمیایی و هانی جوتیاران و وەبەرهێنەران بدەن بۆ ڕووکردنە بەرهەمهێنان و بەکارهێنانی پەیینی ئۆرگانی هەروەها پلانی استراتیژیان هەبێ بۆ کشتتوکاڵی ئۆرگانی.